سڵاو خۆشەویستانم لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێت. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی ئەم بەرنمەیە جێگەی سود و ڕەزامەندی ئەوە بێت. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کابێرەمانی هاوکارم محەممەد سعید لە نێو بازاڕی شاری سلێمانی پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامەکان بەدڵی ئێوەی بەڕێز بێت و جێگای خۆی بگرێت. بەڕێزان دەمانەوێت گفتوگۆ بکەین دەربارەی کۆنەفرۆشی یاخود کۆنەفرۆشتن. لە ئێستادا ئەوەندەی هەستی پێدەکرێت خەڵک بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانێت بچێتە شوێنە مارکەکان یاخود ئەو شوێنانەی کەشتی تازە لێ دەفرۆشرێت بە تایبەتی پۆشاک و جلوبەرگ و پێڵاو خەڵک بچێت لەو شوێنانە پێداویستەکانی خۆی و ماڵ و منداڵی بکرێت. ئەوەندەی هەستی پێکراوە لە ئێستادا خەڵکێکی زۆر ڕووی کردێتە کۆنەفرۆشەکان و شوێنی کۆنەفرۆشی. بۆیە دەمانێت بزانین هۆکارەکەی ئەمە ئایا تەنها قەیرانی داراییە وای لە خەڵک کردووە بە ناچاری بچن کۆنە بکڕن یاخود بەهۆی کوالێتی بەرزی کۆنەکەوەیە کە خەڵک ڕوودەکاتە ئەو جێگایە، چونکە زۆردا دەوترێت شمەکی کۆنە کوالێتی بەرزترە لە شمەکە تازەکان. ئێمە هیوادارین تەنها کوالێتی بێت قەیرانی دارایی نەبێت، بەڵام ئێمە تا ئێستا ڕاستەکان نازانین بە تەواوی. با بزانین هاوڵاتیان و فرۆشیارەکان پەیامەکانیان چییە و چۆن ڕاستیەکانمان بدە دەرکێنن. ئێوەی بەڕێز بینەرمان بن بۆ گواستنەوەی ڕاستیەکان لە بەرنامەی پەیامی تۆ. فەرمون. ئێستا فەقیرەکەی ڕوو لێ ئەماکە فەقیرەکەش پارەی پێ نییە. پارەی پێ نییە لەکوێ بێنێ پارە؟ خۆم پێشمەرگەم. پێشمەرگەی تودەی لە دوکانی کۆنە شەتە. بەڵێ وێ خەڵک پارەی پێ نییە لە دەرەوە بگەڕێت ئێرە. جای بۆ مناڵەکەی و پارەکە بە تۆمەز دەخیلەی مناڵەکە بوو. ئەم دوکانی کۆنەی بەڕێستە؟ بەڵێ. باشە. لە ئێستادا ئەوەندەی هەستی پێکراوە خەڵکێکی زۆر ڕووی کردێتەوە دوکانی کۆنەفرۆشەکان. ئەمە تا چەند ڕاستە؟ تقریبا تا لە ١٠٠ تا ٨٠ ڕاستە. خەڵک سەری کردێتەوە کۆنەکە. هۆکار چییە؟ ئایا نەبوونی و قەیرانی دارایی یاخود بەرزی کوالیتی شتەکانە؟ بۆ هەردووکێ گەڕێتەوەی. ئێستا کە تو شتێکی مارکە بکرێت لە باز مارکێتەکانە بە 70-80 دۆلارە، بەس لێرە بە 15-20 هەزار دەستێکەوێ و هەمان کوالێت و هەمان شتی بالەکەشە. هەستەکەی زیاتر قەیرانی داراییەکەوەی لە خەڵک کردبێت کە ڕووکاتە ئێرە. خەڵکە پارەی پێبێ قەیرانی دارایی نەبێت بێ منێتە چشتی تازاکرێ. چۆن ئەوە هیچ باسی لێ ناکرێت. ئەی باشە ئەمە نەبووتەوەی کە نرخی کۆنەکان بەرز بێتەوە؟ نرخی کۆنەکان ڕەبتی بەوە نییە بڵێ خەڵک سەری تێگا. نرخی کۆنەکان ڕەبتی بەوەی کە بە گەڵاوەیە. ئێستا پار بە 120 بوو گەڵا، ئێمسا بە 130ە. یعنی تو ئەگەر لە 100 دۆلارە 10,000 فەرقە. مەبەستی من ئەوە بوو بۆ تۆ لەوانەیە لە کاتی پێشم قەیرانەیە ڕۆژانە لەوانەیە 50 پارچە فرۆشتەیە، بەڵام لە ئێستا ئەگەر تۆ 200 پارچە فرۆشی ڕۆژانە وەکو دەوترێت لە ئابووریدا کەمی عەرز و زۆری تەڵەب دروست ئەبێت. لەم کاتەیە کە زۆری تەڵەب دروست بوو بەدڵنیایی نرخەکان ئۆتۆماتیک خۆی بەرزەبێتەوە. ئەمە تا چەند ڕاستە؟ ئەوە ڕاستە، بەس ئەوەش نییە لە کۆنەیە بڵێ لە بەرخاتی تەڵەبی زۆر لە خەڵک زۆرتری لەسەر و هینە بەرزەبێتەوە، چونکە کۆنە محدودە، پارچەکانی محدودە، ینی سعرەکانەوە نییە بڵێ مارکێ و این خۆم هێناوە بەس من نەتوانم بیهێنم، چونکە کۆنە سەر بوو کۆڵانەکانی شتی کەوتووە. خەڵک هەیە بێت بۆلات هەستکەی پارەی پێ نەبێت داوای شتان لێ بکات. وەکو داوا نا، بەس گەنج هەیە گیرفانی کاتۆ سێرکی 15-20 هزاری پێ، حەزیشی لە بلوسەکە بای 10,000 بای 7,000. ئەوە هەیە بەس ناگوکو بڵێ بمەرە پارەم پێ نییە، بەس کە تووسە گیرفانێکی تووسێ مەعاملەیەکی تو هەڵسکۆتێکی بۆ دەرئەکێ کە پارەی پێ نییە. چنێەوە هاوکاری خەڵکەمەلەوەی کە وەکو خۆدەڵی گەنجێک 15,000 پێە بلوسەکە بای 10,000 5,000 پێمێنێت، تا چەند هاوکاریەکە شتێک کەتری لەوە وەڵای بەپێی توانە هەی ناتوانێت بڵێ لە 100 هاوکاری مخەڵکەکەین، بەس لەوانەیە گەنجێک فەرقی هەبێت لەگەڵ کابراایکی ترە، مەڕعاتی گەنج زیاتر دەکرێەوەی لە ئەوانی تر. خەسێرێکی کابرا گەنجێکە باوکو دایکی موچە خۆرن، معاش خۆرن، کە پاران پێ نەبێ پێی نەبێ یان ئیشی نەبێ خۆی
فەرقێکی هەیە لەگەڵ ئەوانی ترە یعنی ئەوە نییە بڵێ 100% هەموو کەسێک ئەکرێ بەس بەپێی شخصەکان گەنجەکان زیاتر هاوکاریەکرێن. جەنابەتم بینی لەو دوکاناری دەرەوە لەو دوکانی کۆنەیە بوویت شتی کۆنت کڕی؟ بەڵێ بدەمێ ڕاشکانە جواب بمەیتەوە ئایا هۆکارەکە قەیرانی دارایەوە ڕوود لە کۆنە کردووە یاخود کوالیتی بەرزی شتەکانە؟ وەڵاهی هەردووکێتی یەکێکیان ئەوەیە کە کوالیتی بەرزێتی و هەروەها قەیرانیش قەیران کاریگەری زۆر کردوتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی فەرمانبەران ئەمە شۆکارێکی سەرەکیە کە خەڵک ڕۆکاتە ئەم کۆنەیە بۆی بتوانێت یعنی بەپێی پێویستی خۆی شتەکان بکرێت بەپێی ئەو کە لە گیرفانەتی گیرفانیاتی بەس بەداخەوە گیرفانەکان هیچی تیان نەماوە هەمووی دراوە هیچی تیانی حکوومەت هەمووی خستۆتە گیرفانی خۆیەوە. جەناب ئێشە چییە؟ من فەرمانبەر کارمەندم لە تەندروستی. ئەتوانم لە ئێستادا خەڵکێکی زۆر بەهۆی قەیرانی داراییەوە ڕووی کردۆتە کۆنە فرۆشەکان بەدڵنیاییەوە زۆر زۆریش یعنی ڕووی کردۆتە کۆنە فرۆشەکان بەڵام سەڕای ئەمەش هەر خەڵک ناتوانێت شت بکرێت خواردن نەبێت خواردەمانیەکان ناتوانێت شت بکرێت هۆی قەیرانی داراییەوە. ئەوەی کە تۆ کڕیتە ئەگەر هەر چیە بێ کڕیتە هەست ئەەکەی لە ڕووی نرخەوە باشە لەگەڵ ژیانی توە لە ئێستا گونجێ زۆر 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 باشە و یعنی هەم کوالیتیەکەی هەم نرخەکەشی زۆر باشە. هەز ناکەی بەهۆی زۆری تەڵەبەوە کە خەڵک داواکاری زۆری لەسەر ئەم شمەکانە بچکم عادەتەن کورد ماشەڵای لێبێ بەوە فێرە کە زانی تەڵەب لەسەر شتێکە بێ خێرا نرخ گرانەکات ئەمە یەکێکە لەو بێویژدانانەی کە لە هەندێک تاکی کووردا بەدیەکرێ هەمووی نا بەس هەندێک کەسەیە ئیستیغلالی بازار ڕکات کە زانی تەڵەب لەسەر شتەکەیە ئەویش چۆنەڵی ماڵی سپی بۆ ڕۆژ ڕۆژ بەکاردێنێت و نرخ زیاکە تا چەند هەستەکەی نرخەکان زیا بوون. وەڵاهی من یعنی کەمیان بۆ کۆنە بەڵام بێگومان کە تۆ تەڵەبیەک لە زەرشتێ ئەبێت دائیمە نرخ زیاد دەکرێت لە یعنی بەگشتی وایە نەک لە هەت کۆنیا بڕۆ لە هەموو بازارەکان وایە بڕۆ ناو خواردەمانیەکان بڕۆ کۆنە فرۆشەکان ینی بڕۆ هەموو شوێنێک ینی هەمووی کە تەڵەبیشتی لەسەر بێت پارێ زیایەکات. ئەی بازارڕ چۆنە؟ وڵاهی بازار لە سەیە هەشتای دابەزیوە بازار بەهۆی ئەم قەیران و شتەوە. باشە ئێستا لە نێو خەڵکە دەنگۆیەگەیە گوایە خەڵک بەهۆی قەیرانی داراییەوە بە لێشاو خەڵک ڕووی کردێتەوە کۆنەفرۆشی کۆنەکڕین بۆ پێداویستەکانی خۆی و ماڵم نەڵایترایە جلوبەرگ بێ ئایا پێڵاو بێت تا چەند ئەمە ڕاستەکە خەڵک وڵاهی بەڕێزم دێتە ئێرە؟ بەڵێ ئێستێکە قەیرانی داراییە لەسە وتم هەشتا دابەزیوە هیچ هۆکارێک نییە بڵێ ئەمە قەیرانە کە ڕوو لە کۆنەکە بکەن. مەبەستی بنزانی چی مەبەستی منەوەی سە خەڵک ڕەنگەرە توانێت و جارام بچێت جلێکی تازە بکرێت پێڵاوی تازە بکرێت تا چەند خەڵک دێتەوە بۆ کۆنەکەی سە خویاوەتە کۆنەکە. ئێستا فەقیرەکەی ڕوو لێ ئەماکە فەقیرەکەش پارەی پێ نییە بە حەقەت لەبەر ئەوەیە کە هیچ مەسەلەیە نەگۆڕاوە هیچ کاریگەرێکی وانە لەسەر بازارەکە ئێمە بڵێ کە قەیرانە دێن کۆن و شت دەکەن. هەستەکەی خەڵک بێتەلات پارەی پێ نەبێت داوای شت لە جەنابەت بکبوونەوە کە دوکانارێکی بڵێ وڵە بوومە ئافرەتێکە بێوەژنێکە پیاوێکی بەتەمەنە بڵێ وڵی پارەم پێ نییە هاتون دووسێ پارچە شتە بەرێت تا چەند ئەمە بەدی ئەەکەی بە تاچیت لەگەڵ ساڵانە کە ڕاتبوو شت هەبوو لە 375 ئەو دیاردەیە هەیە دیاردەی ئەو کەسانەی کە پارەیان پێ نییە بە تاچیدەوە ڕوەدا. واللهی بازار تقریبا باشە لە خوا بەزیا بێت ڕامتر لەگە ساڵانە فەرقی هەیە. لەناو خەڵکە ئێستا دەنگۆیەکیەوە هەیە دەڵێن خەڵکێکی زۆر ڕووی کردوتەوە کۆنەفرۆشیەکان خەڵک لەبەرەوەی قەیرانی داراییە ئەچێ لە کۆنەکان شل ئەکرێت لەبەرەوەی پارەی پێ نەبچێت لە شوێنێکی دوکانێکی تازە شت بکرێت تا چەندەمە ڕاستە. بەڵێ خۆی ئەوەی کە بۆ کۆنە دوو یعنی دوو جەمسەرە جەمسەرێکیان دێ بۆ شتی چاک جەمسەرێکیشیان دێ بۆ شتی هەرزان دەگەی هەرزانەکە با بڵێن هەموو کاتێک هەر بووە ئەوەی کە خەڵک بە دوێشتی هەرزانە بگەڕێ بۆ چاکەکەیش هەیە بەڵام ئەوەی تیا هەیە ئێستا چاکەکەیش کەم بۆتەوە کڕیاری لەبەرەوەی تۆزێک بۆ ئابوووریەکە تەسیری هەیە لەسەر عامی خەڵک لەسەر عامی خەڵک و زائیدەن موچەخۆرە ینی مەسەرەن 2 ساڵ ساڵێک لەمەوە پێش کەس نەیەک بوو موچەخۆرم کەس نەیەک بوو مامۆستام کەس نەیەوت پێشمەرگەم معاشم وەرنەگرتەوە ئاسایی ساوانە هەمووی پەیدا بوونەتەوە بە تایبەت مەسەرەن چینی پێشمەرگە
بۆکو جاران بڵێم لە 5 نایە بۆ شت کڕی لەبەرەوەی پێی دەرناچێت یا مخاشەی نات بەشێکی سەدانەکەی خەڵکیشەوەیە کە کوالەتی شتەکان بەرزە لە کۆنەیە چکۆم خەڵک زۆر وەسی پیاڵاوی کۆنە دەکات دەڵێن کوالەتی زۆر بەرزە ئەمە ڕاستەوەیە بەڵێ ئەوە ڕاستە لەبەرەوەی خەڵک ئیسفادەی لە تازەکە نەکرد چۆنەڵی تازەکەیش چاکە بەڵام تاجرەکان ناتوانن چاکەکە بێنن بۆ ئێرە بزم بۆ نمونە پیاڵاوێک لەوانەیە بە جملە $50 بێ $60 بێ کابرا گەر بیێنێ بۆ ئێرە بێ بخۆی بەلایەوە دانیشی چونکە خەڵک ئێمە نەگەیونێتە ئەو قەنەعاتە کە چاک و خراپەکان بەڕاستی یعنی ئەوە قسەیەکە کە ئیکەم چاک و خراپەکان لە یەک جیاکەینەوە یان بە مزنەی وڵاتێک چاکەکان جیاکاتەوە یان بە مەزنەی سیعرەکە ینی بە مەزنەی ناسینی شتەکە نییە زۆر باشە چەند بەدی ئەەکەی ئەم ئەلبەتەم پیاڵاوانەی بەڕێزت کە لێرا نمایشە کردوون زیاتر بابەتی گەنجانە تا چەند ئەستەکەی گەنجێک بێتە لای بەڕێزت حەزی لە پیاڵاوێک بێت بۆ نمونە بە 30,000 لەگەڵ جەناب تا ڕێکێ بە 20,000 ڕێکەوێت کە دەستێکی بە جزدانەکەی هەستکە پارەکەی تەواوی ناکە تا چەند بەدی ئەەکەیت وەڵا هەیە ڕۆژانە ینی بڵێن ڕۆژانە هەبووە 30,000 دەرهێناوە وتیتی پارەی کرێپاسەکەمان پێ نامێنێ یا کرێ تەکسیەکەمان پێ نامێنێ یا ئەی چۆن بڕۆینەوە ئەو کاتە کەوتۆتە سەر ئێمە یاش کاری خەڵکەکەنێوە بەڵا ئەگەر نەبێتە ڕیایی و خۆ هەڵکێشان بە پێی توانە ئارەوەڵا ینی گوێ لە خەڵگە گرین کابرا کاڵێ پێم نییە ئیتر تۆژەکەر ویژدانێکت هەبێ خۆت پێ ناگیرێ ئیلا هەر یارمەتیکەیت وە سەرەتایی مەکتەبکردنەوەی ئەگەر شتێکت بۆ بگێڕمەوە زۆر لە کاتت نەگرم کە قەت لە بیرم ناچێتەوە ڕۆژێکیان 3 جانتای مەکتەبم فرۆشت 3 جانتاکە هەر 3 مشتریەکە دوانیان دایک و باوکیان لەگەڵا بوو یەکیان دایکی لەگەڵا بوو وتی کە معاملەمان تەواو کرد و ئەمانە بەچەنە بەوەنە بۆنە نابەوەنە وجا بە مناڵەکەی و پارەکە بە تۆمەز دەغیلەی مناڵەکە بوو تێگەی هەڵچڕی بوو هێنابی بیدا بە جانتا بۆ مەکتەب مەکتەبیش 50 یاخود ئەو پیانسایی کە ڕۆژانە کۆی کردوتەوە لە دەبی خۆی گردوتەوە بیخوات دای بە جانتا بەڵێ ئەوە شتێکە قەت دەبیرم ناچێتەوە بەڵێ خەرێکی چیت وڵا خەرێکی وزوکردنی جلەکان دیارە باشی لێزانی وڵا نیشی خۆمان لە بەڕێستە پرسم لە نێو خەڵکە ئێستا دەنگۆیەکیەوە هەیە گوایە خەڵکێکی زۆر ڕووی کردوتەوە دوکانی کۆنە فرۆشیەکان تا چەند ئەمە ڕاستە وڵی زیاتر ئەو کەسان ڕۆگەنە بالاکە لەجێر زمانەوە بالیان ناسیوە و بە دوجیری ناوازە و شتی تاکاگەڕن مەرجێت هەموو گەز ڕگاتە بالێسا کۆمەڵە کەسمانەیە بەڕاستی زۆر بڵێن ئیتیای بالێ مەسەلەکە ئەوەیە کە کوالەتی شتەکانی بالە باشن یاخۆت ئەبینیت خەڵک لەبەرەوەی نیەتی بچێت تازە بکرێت بە ناچاری دێت کۆنەیەکە کڕێت وڵای مەسەلەکە هەردووکیانە گرێتە جار وایە کە بڵێن ئەوەی پارەی پێنیە ڕۆگاتە بالە پارچێکی پێکڕێت ناتوانێت تازەگەنی پارچی پێ بکڕێت ئەوەشی کە بڵێن هەیە پارەشی هەیە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە حەزی لە جلی ناوازێ لە بالەیە شتەکە تاک و دەگمەنە لە ناو تازەکانی هەستەکەی خەڵک بێتەلات حەزی لەم قەمسەڵی دەستێ بۆ نەمونە بای چەنەکەیسە بە نمونە 20,000 لەگەڵ گەنجێکە ڕێەکەی بە 15,000 بە نمونە دەستکا بە گیرفانە 10,000 پێ بە پارێکە تاوی لە کاشتیوار ڕۆدا لە ئێوە ڕۆژانە باڵێ ڕۆژانە هەبووە چەند جارێ ئەلیا بینیمە وەستاوە بۆ ئەوەی قەمسەڵەیە گڕێ دەستکرد بە گیرفانە 500 ناری بێن نەم تەبع تا ناوکاری خەڵکەکەن بە پێی توانای خۆتان البەتە تۆش دوکاناریت تۆش ئەمەت کڕێوە لەوانێت 2,000 30,000 خێت یا 5,000 ئەو پارەی خێتە تا چنێ بە پێی توانای خۆتان هاوکاری خەڵکە بن کەمێک کەمتر خێری خەنە سەر بەڵێمە جار وایە کە سێ گیرفانی خەڵکەکەین ئەوان نییە بۆ لای ماوەی هاوڕێیان کەسی ناسراوە یان ئەگەر هیچ کەسی خێرش بێت ئێمە زۆر هاوکارێکن جارەوە بەلاژیامان ئێستا دەنگوێک لە ناو خەڵکە هەیە دەوترێت خەڵکێکی زۆر ڕووی کردێتەوە دوکانی کۆنە فرۆشیەکان خەڵکێکی زۆر ئێستا ئەوداڵی کۆنەیە بە دوای کۆنەیە دەگەڕێت لەبەرەوەی پارەی پێێنێ بچێت شتێکی تازە بکڕێ ئەمە تا چەند ڕاستە زۆر تەواوە کەس پارەی پێنیە لەکوێ بێنێ پارە بەڵێ زۆر تەواوە تازەکە شەکڕێت تازە خۆی سپادەی نیەوەکو کۆنەکە کەواتەتوان بڵێن بەشێکیش لەوەی کە خەڵک دێ هۆکارێکی تریش ئەوە بێ کە کوالیتی شتێکی کۆنەکە باشترە وایە وەڵەتی سەدقاتی تازەکە باشترە بەڵام زیاتر مەسەلە لانی ئابوورەکەیە کەس پارەی پێ نییە برا 20 مان کرێ دوکانمان ناوە
ئەوا سەریمان هاتووە بەچی بێ بازار نییە و کەس پارەی پێ نییە و مەعاش نییە و مەعاش بن بەو خەڵکە هەموو شتێکە بێ براک چەند هەستی پێیەکەی ڕۆژانە خەڵک کە دێدە لای بەڕێزت حەزی لە جوود و پیاڵاوێ بە نمونە لەگەڵ ڕێکەی بوونەوە 15,000 بەڵام دەستکە بە گیرفانە پارێگەت تاوینەکە ئەمانە ڕوبەدیەکرێ حافیزی بێرە وەڵا سەد کە ڕەدامانە تێ عالم کاتە چەند کات دامانە بە خەڵک ئەو پێڵاوی ئێستا 40,000 بووی سین بە 20,000 بە 15,000 ناشفرۆشت بەسیمنەوە هەیە خەڵک بێ حەزی لە شتەکە بەڵام پارگەش هێشتا تاوینەکە پێی نییە ناوەڵا هەیە پێ ئەیشی با پارە نایەنێ کاتێکە هەیە دەجوت پێڵاوی لا هێشتا پارەی نێنەوە مامۆستایە پێی نییە بەچی بێ کاری لە بازاڕی ئێوەش کردووە 100% نەک 150 کاری کردووە خەڵک هەستەکەی زۆر لە قەیرانە بێت کە نەتوانێت کۆنەیەکیش بکرێت تەنانەت کورە نان نییە بیخوا بران نەوتی نییە هەر نەوت نییە بیکاتە زۆپاکەوی تر پارەی چی ئەو کارەبانە بێبێ لە ڕقبینەوە لە ڕاستیدا بەپێی وتەی هاوڵاتیان خەڵک لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو وەک خۆشتان دەبینن ئێرە قەرەباڵقێکی زۆری پێوە دیارە خەڵک ڕوو دەکاتە دوکانی کۆنەفرۆشەکان بۆ کڕینی کۆنە و پێداویستی ڕۆژانەی خۆیان ئەوەندەی کە ئێمە هەستمان پێ کردبێت و لە هاوڵاتیشمان پرسی بێت خەڵکی بەشی زۆری قەیران پاڵی پێوە دەنێت کە بێتە ئەم جێگایە بۆ کڕینی شبەک و پێداویستەکانی ڕۆژانەی خۆی جایتر پێڵاو بێت یاخود جلو بەرێک بێت و خەڵکێکی دیکەش دەڵێن بەهۆی کوالێتی بەرزی شتەکانەوەیە کە لە تازەکان کوالێتی بەرزترە کۆنەکان بۆیە حەزمان بەم شتانەیە و چەند ساڵێکە خەڵک بەم کۆنەوە مەشغوڵە بەڵام لە ئێستادا ئەتوانین بڵێن بە ڕێژێکی بەرچاو قەیرانی داراییەکە خەڵک وای لێ هاتووە کە سەردانی ئەم جێگەیە بکات بۆیە ئەوەتە لە بازاڕە جمەی دێت ئەم شوێنە کە بازاری کۆنەفرۆشەکانی شاری سلێمانیە خەڵک بە شێوەیەکی بەرچاو ڕووی تێ کردووە ئێمە هیوادارین قەیران نەبێت هیوادارین کوالێتی بەرز بێت خەڵک ڕوو دەکاتە ئەم جێگەیە هیوادارین خەڵکیش گیرفانی گەڕم و گوڕ بێتەوە ئالەم وەرزە سەرمایەدا چکم نەگەر جلوبەرەک خەڵک لەم وەرزە سارەدا پێویستی بە زۆر شتی دیکەیە هیوادارین خەڵک پێداویستەکانی بۆ جێبەجێ بکرێت تاکو ژیانی بە ئاسایی بەسەر بەرێت ئێستا فەقیرەکەی ڕوو لێماکە فەقیرەکەش پارەی پێ نییە بەس پارەی پێ نییە لەکوێ بێنێ پارە خۆم پێشمەرگەم پێشمەرگەی تودەی لە دوکانی کۆنەشەدا بەڵێ دوێ خەڵک پارەی پێنێ لە دەرەوە بگڕێت ئێرە جا بۆ مناڵەکەی و پارەکە بە تۆمۆز دەغیلەی مناڵەکە بوو وڵاهی لە شایەنەوەی ڕاستە لەبەرەوەی قەیرانی ئیدارای ڕووگرێتە هەموو هەرێمی کوردستان نەگەر یەک و دوو نەفەر هەمووی گرتوێتەوە هەموو چینی هەزاری گرتوێتەوە بەعام هەموویەتی هیچی دەسەڵاتێکی هیچ نێکمان بەدەستان نییە بڵین جاران ئەوتوانی بچیت چی تازە کرد لەبەرەوەی مەعاش هەبوو بەدەسە لە ڕبع مەعاشەکەی ئەتوانی بچی شتی پێ بکڕێ قەیرانی دارایی تۆیگەیاندە دوکانی ئەم کۆنەیە بەڵێ جاران ناهاتی زۆر چون پێت بوو ئەتوانی بچیت مەعاشتە بۆ ئەتوانی بچی شت کڕێت بەدەسە ناتوانانی جناب ئێشە چییە مخۆم پێشمەرگەم پێشمەرگەی تودەی لە دوکانی کۆنەشەدا بەڵێ تۆ تاجی سەرسەریە مێزانی چاوەمانی وەڕێدی باشە زیاتر مەسەلە لایەنە دارایەکەیەوە هیچ کە خەڵک دێت بەڵام هەستیش ناکەیت خەڵکێکی زۆریش دەڵێ کوالێتی شتی کۆنە زۆر بەرزترە لە تازەکە بۆی خەڵک دێ هەم کۆنەگە شتێکی باشە مارگێکی باشی تایە شتی باشی تایە ئەم هەرلای نرخەکانشی گونجا بۆ هەژارە بێ تقریبا ینی خۆی عیلاقی بەهینەوەیە بە چاک و خراپی شتەکانی ناوبازارەوە هەیە ئەو شتە تازایی کە لە بازارڕ هەیە کوالێتی زۆر باش نییە خەڵکەکەژەوەی تاقی کردوێتەوانێ ئیتر لە بەناچاری ڕۆکەتەوە کۆنە بەشێکی خەڵکەکە کە دێت مەسەلە کوالێتیە بەڵێ بۆ کوالێتیە زیاتر ئەی تا چەند ئەستەکەی خەڵک لەبەر هەژاری دێ وڵی تقریبا لە 150 لەوانە بڵم باشە هەیە ڕۆژانە ڕوو بکاتە دوکانەکەی بەڕێزێت حەزی لە شتێک بێت
بەڵام پارەکەی تاوینەکەیان پارەی پێ نەبێت زۆریش زۆر حکوومەتێکە ئێوە تا چەند هاوکاری خەڵکمە پێی توانای خۆتان هەڵبەتەڵبەڵێ توانای تۆش سنووردارە تۆ بە نەجوودە پێڵا لەوانەیە هەر 5,000 خێرکات بەڵام تا چەند ئێوە بە پێی توانای خۆتان هاوکاری خەڵکەکەن وڵای من لەلایەن خۆمەوانێ ینی زۆر ینی زۆر جار هەو بۆ شتەکە بە زەرەرێم کە ئەزانم کابرا پارەی پێ نییە یا بڵێن ئیمکانەتی ئەوەی نییە زۆر جارە ئێمە ینی بڵێن بەمایەکەی یا بڵێن بە شتێ زەرەر جاری وایە شتێکی بەسیت شتێکی ڕەمزی خێرەخی نەسەر ئەم دوکانەی بەڕێستە جان بەڵێ چەند خەڵک ڕۆژانە بەهۆی قەیرانی دارایەوە سەردانی کۆنەکانەکە تا چەند ئەمە ڕاستە دەوترێت خەڵک ئێستا بە لێشاو ڕوو لە کۆنەکان دەکات هەر ڕێژێکی زۆر خەڵکێت ئایزادی خەڵک ڕۆکات تێرەوە لە تازەکە مەسەلەکە بەرزی کوالیتیە یاخود مەسەلەکە ئەوەی خەڵک پارەی پێنەماوە هەر داهاتەکەش دەوریەیە بوجەکە کە نادرێ لەگەڵەوەش کە هەرزانە هەردووکی بۆ هەیەەوە هەڵکەش بەڵێن پارەکەی کەمتر پێەیە خەڵگێ بێت لات پارەی پێ نەبێت هەیە بەڵێ یامە پێ هەروە ڕۆشتووە وەکو یارمەتیەک لێسا بڵێن قەیران وای کردوە خەڵکی تر کات گەشتەوەی تر تەنانەت توانێت کۆنێکیش بکڕێ بەهێزگاری زۆر خەڵکیت پارەی پێنی 1000 نارە ئەی بە نای 2000کەشی پێێنە بازار نارەکە ئێمە تا چەند ئەستەکەی لە ئێستای خەڵک بەهۆی قەیرانی داراییەوە ڕووی لە کۆنەکان کردووە واللهی مامە کۆنەکان هەر بە بوونی قەیرانیشەوە نا هەر شتی باشیتیە و لە دوکانەکانیگە باشتریشە مەسەلەی کوالیتی شتەکە بەرزە ئارە وەڵا زۆر زۆریش بالەکە باشترە لە دوکان تاسەکان هەم شتەکەی هەرزانەوە هەم باشتریشە بشێکی قەیرانی دارایەوەی لە خەڵک ڕۆکە بێتە ئێرە بۆ ئەوەی کە ئەو شتە بکڕێ وەڵا حتمما هەیەوە یارە وەڵا هەری ئەوەیە ئێرە شتی دیە مەجموعەیەکی دی هەمی هەرزانە و لە دەرەوە هەمی گرانە نیوەی خەڵک پارەی پێنێ لە دەرەوە بیکڕێت ئێرە وڵا زۆر ڕاستە منیشە خۆم وە ئێمە دوکانی ئەم کۆنانە لەبەرێ شتەکانی وای لێکردی کە بێت ئێرە هەراوەڵا قەیرانی دارایی پێش لە دوکانی تازە شتاکڕێ هەراوەڵا ئیشی چێ جەنابەت وەڵا کرێکار خۆشبی زۆر سپاس کاتە نەبوونی وای کرد کە تۆ بگەێنتە ئێرە وەڵا هیچ کار نەماوە ڕۆژی دوو ڕۆژ سێ ڕۆژی شەکەی هیچ نییە تا چەند ئەستەکەیت لە ڕووی کوالیتیشەوە کوالیتەکەی ئەم شتە کۆنانە باشە وەڵا شتەکانیان دەرەجەیەکە شتێکی زۆر باشە بخۆمیێکیان میسپادەم لێکردووە هەم هەرزانە هەم چاکیش ئارەوەڵا هەم هەرزانە هەم باشیشە شتەکانیان زۆر باش و چاک قەمسەڵت کڕە بەخێر شەڵاوەتەمە سەلامەت بیاخۆبی ئێستا دەوترێت خەڵکێکی زۆر بەهۆی قەیرانی داراییەوە ڕوو دەکات دوکانی کۆنەکان تا چەند ئەمە ڕاستە وەڵایەن خەڵکێت کەم زۆرێت شتەکڕن بەس پارە نییە پارەکە نیە بە ناچاری ترە گەڕین ئەتوانین بڵێن قەیرانی دارایی پاڵی بە خەڵک کۆنابێتە کۆنەکە بەڵێ بە تەکیت هەرە وەڵا منێ بازاڕگە بەش خۆی چۆڵە باشە ئەی لە ڕووی چاکیەوە لە ڕووی مارکەوە توانین بڵێ مارکێکی باشیشە کۆنەکە کۆنەکە زۆر چاکترە بەڵێ هەم هەرزانە هەم چاکیشە هەرزانە و چاکیشە بەڵێ هەرە وەڵا کۆنەکە باشترە بەڵێ تو چی بکڕیت وڵای هاتووم سێرێکی ناو بازار بکەم بزانم چی دیابێ بە دڵمان بێ بیکەم ئێستا دەوترێت خەڵکێکی زۆر بەهۆی قەیرانی داراییەوە لە بەرۆی نیەتی بچێتە دوکانی تازەکە بە ناچاری لە دوکانی کۆنەکە شتەکڕێمە تا چەند ڕاستە وڵی لە سایاساوە ڕاستە چونکە شتەکانی ئێرە تا بڵێ باشە و کوالەتیان باشە و ئەوروپیە ئەمجا هەرزانی شە لەگەڵێ قەیرانی دارایی پار بە خەڵکۆنێت بەتاشی هۆکارێکی سەرەکی بۆ کە پاڵیان پێوەنێ بێن شتی هەرزانتر بکڕن تۆ قەیرانی دارایی پاڵی پێوەنای بەتاشیری هەموو کەسێ لەم ڕۆژای قەیرانی دارایی پاڵی پێوەنێ بچێ بۆ شتی هەرزانتر و باشتر بگەڕێ پێشە مۆزعا ئەچرە دوکانی تازەکان بەتاشیری سارێکی باشترم پێەیە و بەدڵی خۆش ماڵمەگر بەس ئێستا ناتوانیەوە بکەی چی ئەەکەی لێرە وڵاتم بۆ بازارانێ پێداویستە ڕۆژانم پێویست سەیری کۆناکەی کۆنە و تازە و فەرق ناکەم باشە لە ئێستا دەوترێت خەڵکێکی زۆر بەهۆی قەیرانی داراییەوە ڕوو لە بازاڕی کۆنەکان دەکا بە ناچاری لە بەرەوەی پارەی پێ بچێت لە دوکانی دازەکان هەرشی تازە بکرێت تا چەندەمە ڕاستە تا ڕێژەیەکی زۆر لە بەرەوەی قەیرانی دارایەکە وازەح و خەڵک بەعام پارەی پێنیە و موچەی نییە و ڕۆکاتە بازار ئارزانەکە تۆ قەیران وای لەکردی بێت ئەم کۆنەیە مەرج نییە بەڵامی تر بەعام بەو شێوەیە بڵێ باشە لە ڕووی کوالیتی شەوە بزانم کوالیتی کۆنەکە باشترە وکو خەڵک باسی دەکات دەڵێ
شتی کۆنەکە ئاسڵترە لە ڕووی چاکیەوە هەم هەرزانە هەم چاکە وایە بە زۆری ئەوەی کە مارکە بێ باشترێتر تیجاری تایە مارکەی تایە ئەبێ بگەڕێشتی باشی دەستکەوێ بەتەکی تایەتی پێویستە لەو کۆنەیە کردوە تا ئێستا بەڵێ ساڵانی پێشوی سوادم نێکرد بۆچی هاتی بۆ ئێرە وڵی تۆزێ زین پێڵی کۆنە ناکرن شەڵا پیرۆزی بەخۆشی لە بەریکەیت لە پێیکەیت لە ئێستا دەوترێت خەڵکێکی زۆر بەهۆی قەیرانی داراییەوە ڕووی لە بازاڕی کۆنە کردووە تا چەنەمە ڕاستە تا لە 150 تۆ قەیران وای لە کردی بێتام کۆنەیە نەوەڵە ئەوە باسی پێڵی کۆنیان کرد باشە باشە منیش لەبەرەوەات تاقیکەیتەوە هاتم تاقیکەمە بزانم وایە ژنانەوەڵا لە 150 ینی بە خەڵکەکەەوە دیارە لە 150 خەڵکەکە تاسیری تێکردو چینی مۆزەف چینی مامۆسا ئەمانە توانین بڵین بە ناچاری ڕۆکەنە کۆنەکە تەوان ناچاریە پێویستەکانی لە شوێ دابینکە پێویستەکانی ئەوێت پێویستەکانی شوێ دابینکە ئەبێ بچێت لە شوێنێک هەرزانترین شوێن هەرزانترین نەرخ لەوانە پێیکە چیەکەی لە گیانەکەم وڵایەتم بۆ پێڵاوکردن هەڵای کۆنە بەڵێ لەناو خەڵکای سە قسەیەکێ دەوترێت خەڵکێکی زۆر بەهۆی ئەوەی کە پارەی پێێنێ بەهۆی قەیرانی داراییە ناچێت لە دوکانی تازەکە شت خڕێ بە ناچاری دێدا ڕۆکە لە کۆنەکە تا چەنەمە ڕاستە وڵای ڕاستە قەیران و بۆی نەبوونی پارە و موچە و هەیە بۆ نێبوونی ئەوە قەیران وای لە کردی بێتە ئێرە ناوەڵە هەر شتی کۆنە ئیسا خۆیان لە باشترە پێشەوەی ئەم وەزعبێت و پارێکی باشە پێبێ ئەچ لە دوکانی تازەکە شتاکڕی هەر لێرە بەڵێ ئیسفادە کورە لەم کۆنانە ئارەوەڵا لە ڕووی کوالیتیۆ تۆم بڵێن شتێکی باشە شتێکی باشترە لە تازەکە هەرزانیشە وەڵای نەوەڵا گرانە لە تازەکە گرانتر یەکشتی چاکە بۆ جوتە پێڵاو تۆ بەشی چەندێک دەکات چەنە لە پێیەکەی وەڵی بۆ ئیش بتەوێت بەشی کەمەکە بەس بۆ گەڕان و بۆ ئینتێ بەشەکە ئەشی بە قوربان چی ئەەکەی لێرە وڵاتم قەمسەڵی کڕمەم دستانە سەرمامانە ئیشەڵا سەرمان نابێم هەرچەنە کارەبانی و نەود نییە وڵی سەرماشمانە بێ ئەوە گومانی تیانێتەوە بە ئیشەڵا نابێت هەر گیرفان سەرمانە بەقەی ناکە بەخوا گیرفانیشمان سەرماەتی بەرە وڵا گیرفانیشمان چۆڵە و هیچی واشیتیان نییە لە ڕاستەکە زروفەکەمان باش نییە دەوترێت لە ئێستای خەڵکێکی زۆر بەهۆی پاری پێنیە بەهۆی قەیرانی داراییە ڕووەکە لە بازاری کۆنەکە و لە کۆنە شتەکرێت تا چەند ڕاستە بە زۆریش ڕاستە لەبەرەوەی کۆنەکە هەم شتی باشی تیا و لە سەری شارزانترە جناب قەیران پاڵی پێوە نابێت ئێرە بە تاکیت قەیران پاڵی پێوە ناوی ئەوە گومانی تیان نیە تەبەن لەبەرەوەی گیرفانەکە بە بەتاڵە حەزەکەی شتێ بکردن کە هەم چاک بێ هەمەرزانیش بە تاکی دوای ئێستا فەقیرەکەی ڕوو لێماکە فەقیرەکەش پارەی پێ نییە دەستپارەی پێ نیە لەکوێ بێنێ پارە خۆم پێشمەرگەم پێشمەرگەی تو دەی لە دوکانی کۆنە شەدە بەڵێ وێ خەڵک پارەی پێێنێ لە دەرەوە بگەڕێت ئێرە جای بۆ مناڵەکەی و پارەکە بە تۆمۆز دەخیلەی مناڵەکە بوو جەنابەت چیەکەی لێرە وەڵی بەزاتوی سیرەکەی باشە دەوترێ ئێستا لە نێو خەڵکە بەهۆی قەیرانی داراییەوە خەڵکێکی زۆر ڕووی لە دوکانی کۆنە کردووە تا چەند ئەمە ڕاستە خەڵک قەیران وای لێ کردووە نەچێت لە دوکانی تازەکە بە ناچاری بەشتی کۆنە بکڕێت وەڵا لە 100% ڕاستە لە 100% ڕاستە کەس پاری پێ نەماوە جەنابە قەیران پاڵی پێوە ناویت وەڵی من بەڵێ ئەرەوەڵا باشە ئەتوانین بڵێن شتی کۆنەکەش کوالیتی باشە لە تازەکەوە نیە کوالیتی کۆنەکە لە تازەکە زۆر باشترە هەرزانیشە هەرزانە فەرقیە بەڵام وەکوی کە هەرزانە باشتریشە بەڵێ تۆ ئێستا لە شتی کۆنە کردووە زۆریش باشە لەسەر ڕابردووە ئەچی بۆ دوکانی تازەکان بەڵێ ئەرەوەڵا ئێستا ڕەنگە بیرت چوو بێتەوە وڵای بیرم نەچێتەوە ئەچم بەڵام بۆ کە ئەم فەسڵە شتی ئێرە باشترە بەپێی بۆچوونی هاوڵاتیان بێت خەڵکێکی زۆر لە ئێستادا ڕووی کردێتە ئەم کۆنە فرۆشیە و خەڵک بە ناچاری لەبەر قەیرانی دارایی لەبەرەوەی گیرفانی بەتاڵە لەبەرەوەی موچەی نادرێت لەبەرەوەی کار و کاسبی نەماوە بۆیە ناچارە ڕوو لەم کۆنێ بکات و پێداویستەکانی خۆی و ماڵ و منداڵی لە کۆنەکە دابین بکات بە تایبەتی لەم وەرزی زستانەدا
لەم وەرزی بێکارەبایەدا لەم وەرزی بێنەوتەدا لەم وەرزی گیرفان خاڵێدا خەڵک دەیەوێت بەم جلە کۆنانە جەستەی گەرم بکاتەوە ئەگەرچی گیرفانی گەرم ناکاتەوە بەڵام هەر لەوە باشترە بەهۆی کۆنەکەوە دەتوانێت جەستەی خۆی و ماڵ و منداڵی گەرم کاتەوە بۆیە قەیرانی دارایی کارێکی وای کردووە لە ئێستادا بەپێی قەولی هاوڵاتیان و دوکاندارە بەڕێزەکان دەڵێن کار لەوەشان نەماوە جاری وا هەیە مشتری وا دێت تەنانەت پارەی کۆنەکەشی پێنیە بیکڕێت چ جای تازەکەیەوە هەر بیر چۆتەوە کە ڕەنگە ئێستا نەتوانێت بچێت لە دوکانێکی تازەیە پێداویستێکی خۆی ئایا جلوبەرێک بێ یاخود پیاڵاو بێ بیکڕێت بۆیە زۆر جار لێرەشدا قەیرانێکی دیکە دروست دەبێت ئەوەی کە خەڵک ڕەنگە نەتوانێت 2000 یاخود 1000ەوە پارچەیە جلو بیکاتەبەری خۆی یا منداڵەکەی دوکاندارێکی بەڕێزیش کە چاوەکانی پڕ بوو لە ئاو کە مۆزوعێکی بۆ گەڕاینەوە کە چیرۆکێکی بۆ گەڕاینەوە بووتی ڕۆژێک منداڵێک و دایکێک هاتوون جانتای بۆ کڕیوە بۆ مەکتەب لە سەرەتای قوتابخانەی ئەم ساڵدا دایکەکە وتۆتی خۆت پارەکەی بە واتە منداڵەکە ئەو ڕۆژانەی کە پێی دراوە 500 یاخود 250 کە خەرجی بکات لە قوتابخانە یاخود لە ماڵەوە خەرجی بکات خەرجی نەکردووە و کۆی کردوتەوە دەخیلەیەکی دروست کردو بۆ خۆی هاتووە بە پارەکەی خۆی جانتاکەی کڕیوە ئەمە ژیانی خەڵکە کە لە هەرێمی کوردستانە بەم جۆرە دەگونجێت و بەم جۆرە دەگوزارێت ئێمە هیوادارین چیتر لەمە زیاتر قەیران بەردەوام نەبێت کار نەگاتەوەی کە خەڵک بە کۆنەیەکی ئاوە ڕازی بێت بەڵام پارەی ئەوەشی پێ نەبێت ئەمە ژیانی خەڵکە لە هەرێمی کوردستانە چۆن دەگوزارێت کە لە ئێستادا خواستێکی زۆر لەسەر کۆنەفرۆشی و کۆنەکان دروست بووە هیوادارین خەڵک لەبەر کوالەتی بەرز بێتە کۆنەفرۆشی نەک لەبەر قەیرانی دارایی پەیامی ئەم جارەشمان لە لای کۆنەفرۆشەکانەوە گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە دەستپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت